سڵاوتان لێبێت من دکتۆر هەستکەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین کە تێیدا میوانداری یەکێک لەو کەسانە دەکەین کە نەخۆشخانەیەکی توشبووانی کۆڕۆنای لە هەولێر بەڕێوە دەبات. سەرەتا بابزانین دەربارەی کۆڕۆنای نوێ لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. لە سلێمانی و هەڵەبجە 3 توشبووی تر و لە هەولێریش 7 توشبووی کۆڕۆنای نوێ چاک بوونەوە. في إقليم كردستان والعراق كل احنا الآن يمكن احنا والأردن أفضل دولتين بالعالم. يعني هاليوم 26 کەسی دیکە لە عێراق تووشی کۆڕۆنای نوێ بوون و وەزیری تەندروستی عێراقیش دەڵێ عێراق و هەرێمی کوردستان بە باشی مامەڵەیان لەگەڵ پەتای کۆڕۆنا کردووە. ژمارەی گیان لە دەستدان بە کۆڕۆنای نوێ لە وڵاتانی ئەوروپا کەم دەبێتەوە و سەرۆکی رووسیاش دەڵێ بەسەر ئەو دۆخە نارەبالەدا زاڵ دەبین کە بەهۆی کۆڕۆنای نوێوە ڕوبەڕووی وڵاتەکەمان بۆتەوە. چین لە هۆکاری سەرهەڵدان و بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ دەکۆڵێتەوە و توشبووانی 5 مانگ لەگەڵ ئێستا بەراورد دەکات. لە سلێمانی و هەڵەبجە 3 توشبووی تر و لە هەولێریش 7 توشبووی دیکەی کۆڕۆنای نوێ چاک بوونەوە. دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ڕایگەیاند 7 توشبووی دیکەی ڤایرەسی کۆڕۆنا دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی بە تەواوی چاک بوونەتەوە و باری تەندروستیان تەواو جێگیر بووە و بڕیاردراوە بنێردرێنەوە ماڵەوە. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ئاشکراشی کرد کە تا ئێستا 125 توشبووی کۆڕۆنای نوێ چاک بوونەتەوە. ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجەش ڕایگەیاند توشبوویەکی دیکەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ چاک بۆتەوە و نەخۆشخانەی جێهێشتووە. ئاماژەی بۆش کردووە کە توشبووەکە کچێکی تەمەن 30 ساڵانە و ئێستاش تەنیا 7 توشبووی کۆڕۆنای نوێ لە نەخۆشخانەی تایبەت بە کۆڕۆنا لە هەڵەبجە ماون. هاوکات 2 توشبووی دیکەش کە 2 توشبووی دیکەی کۆڕۆنای نوێش لە سلێمانی چاک بوونەوە. وەزیری تەندروستی عێراق پێشبینی دەکات ڤایرەسی کۆڕۆنا لە کۆتایی مانگی ئایار و سەرەتای حوزەیران کۆتایی پێبێت. جەعفەر سادق عەلاوی وەزیری تەندروستی عێراق لە لێدوانێکی تایبەتدا بۆ کوردستان 24 ڕایگەیاند هەرێمی کوردستان و عێراق بەپێی ڕێکارەکانی ڕێکخراوی تەندروستی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە مامەڵە دەکەن و دووپاتیشی دەکاتەوە کە هەرێمی کوردستان و عێراق و ئوردنیش باشترین شوێنن کە لەسەر ئاستی جیهان کە بە باشی مامەڵەیان لەگەڵ ئەم ڤایرەسەدا کردووە. وزير الصحة في كردستان الدكتور برزنچی علاقة وطيدة واتصالات دائما مستمرة. لەگەڵ دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی هەرێمی کوردستان پەیوەندی باشمان هەیە و بەردەوام لە پەیوەندی داین. هەروەها هەرێمی کوردستان و عێراق بەپێی ڕێکارەکانی ڕێکخراوی تەندروستی سەرباناتەوە یەکگرتوەکان کار دەکەین. لەبارەت جیاوازی لە نێوان ڕێژەی توشبوون لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکە بەڵێ جیاوازی هەیە. ئەو پارێزگایانەی پەیوەندیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە ڕێژەکان زۆر لە پارێزگەکانی دیکە زیاترا. ئێستا تەواوی سنوورەکانمان داخستووە. ئەمەش کاریگەری باشیە بۆ سەرکەوتوو بوون. هەرێمی کوردستان، عێراق و ئوردن باشترین وڵاتن لەسەر ئاستی جیهان. ژمارەی توشبووان لەسەر ئاستی عێراق نزیکەی 1500 توشبوو و 750یان چاک بوونەتەوە. بەڵام لە بەریتانیا و وڵاتانی دیکەی ڕۆژانە هەزاران کەس تووشی ڤایرۆسەکە بوون. ئەم سەرکەوتنەش بۆ کادیرانی تەندروستی عێراق و هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. هاتنی هاوین کاریگەری لەسەر نەمانی ڤایرۆسەکە دەبێت و ئێستاش ژمارەی توشبووان کەم بۆتەوە. بۆیش پێشبینی دەکەم تاوەکو کۆتایی مانگی ئایار و سەرەتای حوزەیران ڤایرۆسەکە لە تەواوی عێراق کۆتایی پێبێت. بێگومان هەرچەندە هەرێمی کوردستان لەسەر عێراق ئەژمار دەکرێت لە ڕووی ئەو داتایانی کە پێشکەشی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەکرێت، بەڵام ناکرێت ئەوە لەبیر بکرێت کە هەرێمی کوردستان زۆر زووتر لە پێش حکوومەتی فیدراالەوە دەستی بە ڕێکارەکان کرد. هەموو ئەو شتانی کە پێویست بوو دەتوانین بڵین نەک وەکو بە شێوەیەک بڵێن عێراق لاسای هەرێمی کوردستانی کردەوە، بەڵکو ئەو زانیاریانی وەکو خۆی کە ئێستا وەزیری تەندروستی عێراقیش ئاماژەی پێکرد، ئەو زانیاریانی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی دای بۆ هەموو وڵاتان، هەرێمی کوردستان یەکێک بوو لە وڵاتانی کە لە زۆر زووەوە زانیاریەکان و ڕێنماییەکانی بە هەند وەرگرت و دەستی بەکارەکان کرد. قسەیەکی خۆشە، خۆشحاڵین کە ئەگەر بەهۆی هەرێمیشەوە بێ و ئەگەر عێراقیش هەمان ڕێکارەکانیان بەو شێوێت جێبەجێ کرد بێ، بێگومان ئەمە
کارێکی زۆر باشە و ئوردنیش وڵاتێکە لە وڵاتانی کە هەمیشە باز لەوە دەکرێت کە سیستەمی تەندروستیەکەی و نەخۆشخانەکانی بڵین شوێنی زۆربەی زۆری نەخۆشەکانی ناوچەکەی گرتوۆتەوە لە زۆر وڵاتەوە سەردانی ئەو وڵاتە دەکەن بۆیە لەوانەیە ئەوانیش بە هەمان شێوە کە ڕێکارەکانیان بە ڕێکوپێکی جێبەجێ کردبێ. ئامارەکانی هەرێمی کوردستان بابزانین کە ئەم ڕۆژ خۆشببختانە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ڕایگەیاند کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو تا زیاتر لە 1100 پشکنین کرابوو و سەرتاپیان نێگەتیڤ بوون، واتە هیچ کەسێکی تێدا نەبوو کە بڵین توشبوو بێ یان خوانە خواستە پۆزتیڤ بوو بێ. وەکو دەبینن لەم زانیاریانەی کە لە فەرمانگەی میدیا و زانیاری هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرین لەوێ لە خانەی توشبووانی نوێ خۆشببختانە ژمارەکە سفرە. ئەی ئێستا چەند نەخۆش هەیە لە سەرتاپای هەرێمی کوردستان کە لە ناو نەخۆشخانەکان مابێتنەوە 63 لەبەر ئەوەی 270یان چارەسەر کراون لە کۆی ئەو 337 کەسەی کە تا ئێستا لە هەرێمی کوردستان دەستنیشان کراون کە ئەمانە هەڵگیری ڤایرەسەکە بوون پۆزتیڤ بوون. پاشان بە هیمەتی هەموو پزیشکان و کارمەندان ئەم نەخۆشانە ئێستا چاک بوونەتەوە گەڕاونەتەوە ماڵەکانی خۆیان. کەیسی کارایان بڵین توشبووانی ئێستا وەکو دەبینی لەسەر ئەو گرافەی کە لەوێ هەیە و هەروەها لەسەر نەخشەکەش بە هەمان شێوە ئاماژەی پێکراوە. ئێستا حالیان 7 کەس لە هەڵەبجە لە ناو نەخۆشخانەکان ماونەتەوە بۆ وەرگرتنی چارەسەر کە هێشتا پۆزتیڤن. لە سلێمانی تەنهانەوە نەخۆش ماوەتەوە لە ناو نەخۆشخانەکان سەرگەرمی چارەسەرکردنن. لە هەولێر لە کۆی ئەو 169 نەخۆشەی کە لە نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەرکردنی کۆڕۆنا بوون تەنها 44یان ماونەتەوە. لە پارێزگای دووهۆکیش 3 حاڵت ماوەتەوە کە سەرتاپای ئەم نەخۆشانەی کە لە هەر چوار پارێزگەکەی و تا ئێستا لە ناو نەخۆشخانەکان ماونەتەوە بەمبەستی وەرگرتنی چارەسەر و ئاگالێبوونی پزیشکان خۆشببختانە بە پێی زانیاریەکان بارودۆخیان جێگیرە و ڕۆژانە تێستیان بۆ دەکرێت و هەر کەسێکیش کە چاکە بێتەوە چەندین جار تێستی لێوەردەگیرێ ئەنجا کە بڕیار دەدرێ هەمووی نێگەتیڤ و ئەنجا ئەو کەسە دەگەڕێتەوە دوایی زیاتر لەگەڵ میوانەکەم باس لەم پرانسیپەش دەکەین چۆن بە کەسێک گەڵێن کە نێگەتیڤە. پارێزگای هەولێر وەکو ئاماژەمان پێکرد لە سەرەتاوە تا ئێستا 169 حاڵت لەم پارێزگایە بە پۆزتیڤی دەستنیشان کراوە. خۆشببختانە 125یان چاک بوونەتەوە کەسیان گیانی لەدەست نەداوە و ئێستا تەنها وەکو وتمان 44 کەس لە ناو نەخۆشخانەکانی ئەم پارێزگایە ماونێتەوە. لە سلێمانی لە سەرەتاوە کێرڤەکەی توشبوون لەم پارێزگایە ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشان بوو هەتا گەیشتە 131 حاڵەت. بەڵام خۆشببختانە لەم 131 حاڵەتە 118یان چاک بوونەتەوە و بەداخەوە 4 لەو کەسانە جانیان لەدەستداوە و ئاماژەشمان پێکرد ژمارەن و ئاماژەیە بۆ هێمایە بۆ ئەو سەرجەم ئەو حاڵەتانی کە ئێستا لە ناو سنتەرەکانی چارەسەری کۆڕۆنا لەو پارێزگای ماونێتەوە. لە دهۆک لە سەرەتاوە بە حاڵەتێک دەستی پێکرد پاشان ژمارەکە بەرز بووە گەیشتە 15 حاڵەت. ئێستا 12یان چاک بوونەتەوە چوونەتەوە ماڵەوە 3 نەخۆشیان تەنها لە ناو سنتەرەکانی چارەسەر بە کۆڕۆنا ماونێتەوە و بە پێی ئەو زانیاریانەش ئەوانش دەستیان پێکردو بە پشکنینی نوێ بۆیان و ئەگەری زۆر هەیە کە لە ماوەیەکی کەمدا ئەوانش نێگەتیڤ بوون و بگەڕێنەوە. پارێزگای هەڵەبجە کە ژمارەکەی لە ماوەیەکی زۆر درەنگ دەستی پێکرد توش بوون لەوێ سەر ڕایبوونی سنوورێکی بەرفراوان لەگەڵ ئەو وڵاتی کە یەکەم سەرچاوە بوو بۆ هاتنی ڤایرەسی کۆڕۆنا بۆ هەرێمی کوردستان کە ئێران بوو کۆماری ئیسلامی ئێران. بەڵام لە سەرەتاوە نەخۆشیان کەم بوو حاڵەتێک دوان بوو بەڵام دوایی لە ئەنجامی بڵاوبوونەوەی زیاتری ڤایرەسەکە ژمارەکەیان گەیشتە 22 کەس. بەڵام خۆشببختانە لەوێش وەکو ئەمڕۆ دکتۆر ئازادیش ئاماژەی پێکرد بوو کەسێکی دریش لەوێ چاک بۆتەوە ئێستا چارەسەرکراوان 15 حاڵەتن تەنها 7 کەسیان لە ناو نەخۆشخانەکان ماونێتەوە. بۆ ئەوی بزانین ئەم ڕێکارە مەسەلەن چۆن کەسێک کە داخل دەکرێت چۆن بۆ بارودۆخیان یان مەسەلەن کەی بڕیار دەدرێت ئەم کەسە پشکنینی زیاتری بۆ بکرێ میوانێکی ئازیز و خۆشەویستمان هەیە کە ئەوێش دکتۆر هەڤاڵ فارسە خۆی پزیشکی پسپۆڕی فریاکەوتنە بەڵام لە ماوەی بڵاوبوونەوەی ئەم پەتایە لە پارێزگای هەولێر سەربازێکی ون و پاڵەوانێکی شەڕی دژ بە کۆڕۆنای نوێە. دکتۆر هەڤاڵ بەخێر بێی. زۆر سپاس. بەڕێزت ئەم ماوەیە سەرپەرشتیاری نەخۆشخانەی پێشمەرگە بووی بۆ چارەسەرکردنی توشبووانی کۆڕۆنا. یەکەم جار پێم بڵێ لە سەرەتاوە
بارودۆخەکەتان چۆن بینی چۆن چیرۆکی تۆ لەگەڵ نەخۆشخانەی پێشمەرگە دەستی پێکرد زۆر سپاس سەرەتا لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە باشووری کوردستان لە پارێزگای هەولێر پاش ئەوەی کە پلاندانرا لەیان بڕۆبەراتی گشتی تەندروستی هەولێر بڕیار درەکە چە نەخۆشخانەیەک بە خێرایی دابین بکرێن بۆ ئەوی ئەگەر هەر حالەتێکی ناکاو هەبوو بە خێرایی بتوانین ئەو حالەتانە لەو نەخۆشخانەیە جا بکرێنەوە و چارەسەر بکرێن پلانی ئەو کات کە پلانی ئەی بوو وا دانرا کە نەخۆشخانەی پێشمەرگە کە خۆی سەر بە وەزارەتی پێشمەرگەی کە بە سوپاسەوە زۆر هاوکار بوون لە بۆ ئەوی کە ئەو نەخۆشخانەیە بخەنە ژێر دەسەڵاتی بەڕێوەبەری گشتی ئەنی خۆی ئەو نەخۆشخانەیە هی چارەسەرکردنی پێشمەرگە و کەسوکاری پێشمەرگە بەڵ هەر بۆیش ئەو ناوەی لێ دەنێن بەڵنی پێشمەرگە لەم جەنگەشە هەر جێدەستی خۆی هەر دیار بوو بەدڵنیاییەوە بەڕاستی جێگەی دەستخۆشێ بە وەزارەتی پێشمەرگە لەو کاتی دیژنێشی سەرپەرشتی خێرادانرا بۆ بتوانین نەخۆشخانەکە بە تەواوی ئامادە بکەن چونکە خۆتان دەزانین مەسەلەی نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنای نوێ پێویستی بەوەیە کە شوێنەکە تایبەتمەند بێتن لەبەر مەسەلەی بڵاوبوونەوە لەبەرەوە ئەو دیژنێ سەرپەرشتیە بە سوپاس و زۆر بە خێرایی لەماوەی کەمتر لە 72 کاتژمێر نەخۆشخانەکەمان ئامادە کرد ئەوە بوو لە یەکەم حالت لە شاری هەولێر کە لە 6 سێ ئەو خانمەی کە دووجیان یەکەم جار دەستنیشان کرا و پاشەوە کە خەبەریان داینێ ئێمە لە پێشتر تیمەکانتان ئامادە بوو بەڵێ لە دەوری سعادنەوە بۆ دەی شەو نەخۆشەکەمان وەگرت بۆ یەکەم جار لەوێندەرێ توانین ئەو نەخۆشە وەربگرین و ڕێکاری پێویستی بۆی دابین بکەین لەو ماوەیە چەندین جار پەیوەندیمان پێوە دەکردی دەمانویست لە زانیاری وەرگرین دەربارەی تەندروستی نەخۆشەکان زۆر بڵین قەلقی حاڵەتی ئەو خانمە دووجانە بوون لەبەرچی بڵێ ئەو یەکەم حالت ئەو ئافرەتە دووجانە بەڕاستی دەمێ باسی ئەو بکەم بەڕاستی ئەگەر دەرفەتە بیتن کە بەڕاستی لە سەرەتا کە هات بە کۆخە و کەمەک کۆخەشی هیچی هەبوو لەگەڵ تای هەبوو بەڵام پاشی 24 ساعت بۆ 48 ساعت بەڕاستی بووە هاوکردنێکی زۆر توندی سیەکان فەلێ مزعافاتەکان دەستی پێکرد کە دەستی پێکرد بەڕاستی زۆر بە توندی حالەتەکەی گرت کە ئەمەش جوابدانەوەی کە بە ئەو کەسانی کە دەڵێن ڤایرۆسەکە لە کوردستان ڤایرۆسەکە هیچ توانایەکی نیە یاخود ئەو کەسانی کە دەگرن بە ئاسانی دەگرن پێچەوانەی ئەوە ئێمە دوو نەخۆشمان هەبوو یەکێکیان ئەو خانمە دووجانە ئەوتیران کە یەکێکی ئەوەی کە شێرپەنجەی هەبوو ئەخاسن ئەوەی کە یەکەم بەڕاستی زۆر بە توندی گرتی کەتە حالەتەکەی بە شێوەیەک بوو بەڕاستی زۆر ترسمان هەبوو لەوەی سەرکەوتو نەبین لە چارەسەرکردنەکەی بەڵام سوپاس بۆ خوا لەبەر ئەوەی متابعاتی زۆر وردمان دەکرد بەردەوام ئەو تیمە پزیشکیی کە ئەگەر ڕستەی بیناوێن بێن بەڕاستی دکتۆر علی بەرزنجی پسپۆڕی هەناو و دکتۆر هونەر پسپۆڕی سەرکردن و چاودێری چڕ و دکتۆرە ئاریان بەرزنجی پسپۆڕی ئافرەتان لە بەرەوەی و ئافرەت دووجانیش بوو بە شێوەیەکی سەرشی بە تایبەتی دکتۆر علی بەرزنجی لەگەڵ ئێمە بە وردی بە سعات بە سعات متابعی حالەتەکەمان دەکرد بەوەی ئەگەر هەر مزعافاتێکی ناکە دروست بتوانین زوو چارەسەری بکەین نەکەوتە کاری ئەوەی کە پێویستی بە هەناسەدانی ینی من حەزم لێ شتێکیشیانی بۆ بینەرانی خۆشەویست ئەوە ڕوونکەینەوە کە بڵێ پەتای کۆڕۆنا لە کوردستان بوونی هەبوو و نەخۆشیشمان هەبوو کە تۆ باست کرد کە حاڵەتەکەی خراپ بوو بەڵام خۆشبەختانە لەبەرەوەی ژمارەی نەخۆشەکان ئەوەندە زۆر نەبوو کە لەوانەیە کەسانێک بێ ڕێژەکە بۆ شێوە زۆر بێتەوە چکە لەوانەیە حاڵەتی توند لەگەڵ ژمارەی زۆر زیاتر بێ و ئەو کاتە پێویستمان بەو ئامێرانەژە بوو کە پێویستە هەناسەی پێ بدرێت بۆیە ینی لەسەر ئەوە ویستم بەڕاستی ئەو کۆمنتە بدەم دکتۆر هەڤاڵ پرۆسەکە خۆی چۆنە ینی مەسەلەن کە ئەو نەخۆشانە دەهاتنە لای ئێوە ینی چیتان بۆ دەکردن سەرەتا و پاشان قۆناغەکان چی بوو و چۆن بڕیار دەدەن کە کەسێک ئیتر ئەمە کۆڕۆنای نەماوە بەڵێ سەرەتا لە وەرگرتنی ئەو نەخۆشە پاش ئەو پەیوەندی دەکرێت کە نەخۆشێک هەیە پۆزتیڤە تیم تایبەت هەیە بە گواستنەوەی نەخۆشەکە لەو شوێنی کە دەستنیشان کراوە بۆ نەخۆشخانەکە ئێمە کە دەگاتە نەخۆشخانەکە ئێمە تیمی پەرستاران و ئەوانی کە تایبەت بەکارەکە نەخۆشەکە بە شێوەیەکی تایبەت پاش ئەوەی جلبەرجی تایبەت لەبەر دەکرێت نەخۆشەکە وەردەگرن بە ڕێگایکی تایبەت دەگوازرێتەوە بۆ نهۆمی یەکەم کە ئەوێت تایبەتە بە نەخۆشەکان زیاکراوەیە پاش ئەوەی کە لەوێ دانرا نەخۆشەکە ئیتر دەست بە فحسات و بە چارەسەری دەکرێت و ئێمە دەیبینین لەگەڵ ئەو پەرستارە بەڕێزان و کارمەندە دەستانی کە لەگەڵ من لە نەخۆشخانەی پێشمەرگە نەخۆشەکە دەبینین شعورێکی چۆنە کە مەسەلەن دەڕۆیە لای کەسێک سوڕ دەزانی ئەوە پەتایەکی لێ و ئێستا هەموو مرۆڤایەتی پێوەی دەناڵێنێ و
ئەگەری توشببوونی خۆت و یاریدەدەرەکان و پزیشکەکانی تر هەیە. بەڕاستی سەریح بم بە لەبەرەوەی حالەتەکە زۆر نوێ بوو لە هەموو جیهان و تایبەت لە کوردستان لە شاری هەولێریش لە چەند حالەتی چەند نەخۆشی یەکەم 3 تا 4 نەخۆشی یەکەم بەڕاستی شعورێکی زۆر ناخۆش بوو کە دەچکە لەبەرەوەی نەمان دەزانین سفەتی ئەو ڤایرۆسە بە تەواوی چۆن دەگوازرێتەوە چۆن خۆتی لێ پارێزی ڕاستە ئەو جلوەرگە تایبەت بوو کە بەسپاسەوە حکوومەت هێرمدابین کرده بوو بەڵام بەڕاستی بدایەتەکان سەرەتا شعورێکی ناخۆش بوو و ترسە بوو بەڵام بەبەردەوام کە سەردانی نەخۆشەکان دەکرد تر ینی وای لێ هات بە ڕۆژانە جار هەبوو چەند جار سەردانی نەخۆشەکانمان دەکرد شتێکی ئاسایی بوو لەمانەوە بەڵام لەگەڵ ئەوەش نەخۆشەکان پێیان ناخۆش نەبوو کە ئەوە خۆتان داپۆشیوە و ناخۆشەکەس لە ڕووی بەڵێ هەستەکە سەرەتا بۆ ئێمە ناخۆش بوو لەبەرەوەی دەچوونی لای کەسێک کە پێویستی بە چارەسەر و بەڵام نەمان دەتوانی ئەو هەستی کە هەمانە بە تەواوی لە بۆی دەربڕین چکە بەڕاستی ئەو بەو شێوەی کە زۆر ناخۆش بەڕاستی شوێرەکە یانی لە ڕووی دەرونیەوە نەمان دەتوانین بەو شێوەی کە نەخۆشەکە پێویستی بتوانین هاوکاری بین هەرچەندێک لە ڕووی قسەکردنەوە ینی ئەوەی کە پێویست بوو لە ڕووی دەرونیەوە بۆ ئەوی سەپۆرتی بکەین بەڕاستی هەموو شتێکمان بۆ دەکردن و نەخۆشەکان بەخۆشیان سەرەتا لە 1-2 ڕۆژی یەکەم زۆر ناخۆش بوو تووشی زۆرێک لە دڵڕاوچی و لە ینی حالەتێکی دەروی ناخۆش دەبوون بەڵام پاش ئەوەی کە 1-2 ڕۆژ سەردانمان دەکردن و حالەتەکەمان بۆ ڕوون دەکردن و کە ئەو نەخۆشێت چۆن و چۆن چارەسەر دەکرێت و ئێمە لەگەڵ یان دەبین هاوکار دەبین بەردەوام پاشی ئەو 2 ڕۆژە بەڕاستی لە ڕووی دەرونی و ئارام دەبوونەوە وای لێ هاتوو هەندێکیان بەڕاستی ینی ئێستاش دوو نەخۆشمان مایە وەکو برادری زۆر نزیک وەکو کەسی زۆر نزیک تەعامل لەگەڵ یەکتری دەکەین پەیوەندیدان هەر هێشتامەوە ئێمە زۆر حەزمان لێ بوو ینی جاروبار هەر تۆنە هەموو ئەو پزیشکانی کە سەرپەرشتیاری نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەرکردنی کۆڕۆناییان لە هەموو هەرێمی کوردستان وەرگرن بەڵام یاتیباری ئەومانە کرد کات و ئیسراحەت و خەوتان و ماندووبوونتان بەڵام ئێستا تۆزە ڕنگڕوود باشترانی ئەو بە ئیسراحەت و بانگمان کردیتە ناو ستۆدیۆ چی دەگوزەر ئێستا لە ناو خەسخانەکەی کە تۆ سەرپەرشتیەکەی لە خەسخانی پێشبەرگە لە شاری هەولێر ئێمە ئێستا لە کاتی ئێستادا تەنها 2 نەخۆشمان ماون ئەویش خۆشبەختانە ئەوڕۆ یەکەم فحسی کەلێمان وەرگرتن هەردوو نێگەتیڤ بووینە سبەینش پاشی ئەو کە 24 ساعتی دەپەڕی فحسیان بۆ دەکەین و سوابیان لێ وەردەگیرێتەوە ئەگەر ئەوانش نێگەتیڤ بن ئەو کاتی تەخریز دەکرێت بۆ ینی ئەو بەلایانی کەمەوە بێت 2 تێستی نێگەتیڤ هەبێ ئەنجا کەسەکە دوو فحسی لە دوای یەک لە باوەی 24 کاتژمێر بەپێی پرۆتۆکۆڵە هەندێک پرۆتۆکۆڵ تر هەیە کە 3 فحس دەکەن بەڵام ئەوەی کە WHO لەسەری دەڕوە 2 فحسی نێگەتیڤ لە ماوەی 24 کاتژمێریان بین بێتن ئەگەر هەردووچی نێگەتیڤ بوو دەتوانین ئەو نەخۆشەکە هیچ علاماتێکی نەبوو ئەنی تەنگە نەفەسی نەبێتن و کۆخەکی بەقوەتی نەبێتین لەو حالەتی دەتوانین نەخۆشەکە بە سەلامەتی تەخلیص یەکەم نەخۆشکەی چاک بۆ لە نەخۆشخانەی پێشمەرگە پێش چەند ڕۆژ ینی یەکەم نەخۆش بوو ینی پاش ئەوەی کە ئێوە چەندین نەخۆشتان هەبوو یەکەم حاڵەتی چاکبوونەوە یەکەم حالت بەڵێ یەکەم حالی چاکبوونەوە سێ نەخۆش بوون یەکێکیان لەوانە ئەو ئافرەتە دووجانە بوو لەگەڵ دوو نەخۆشی تر ئافرەتە دووجانەکە بەڕاستی نزیکەی 23 ڕۆژ ئەگەر هەڵەن 23 ڕۆژ لا منماوە و ئەوەی تریشیان ینی دوو نەخۆشتر لەگەڵەوە یەکەم وەجبە بوون کە لە شاری هەولێر تەخریز بوون کە بە تەواوی چاکبوونەوە 3 کەس بوون و زۆرترین ماوەش کە نەخۆش لەلامان مابێتەوە ماوەی 35 ڕۆژ بوو ئەو ئافرەتە بوو کە شێرپەنجەی کۆڵۆنی هەبوو و سوپاس بخالەویش لە چارەسەرکردنەکەی ئەو تیمەی لە نەخۆشخانەی پێشمەرگەت بە سەرجەم پەرستاران و کارمەندانی تەندروستی و دەستەی کارژێڕی لەگەڵ ئەو پزیشکانی کە هاوکارمان بوون لە چارەسەرکردنی ئەو نەخۆشانە توانیمان سوپاس بخوا سەرکەوتوو بین لەوەی کە بە سەلامەتی بتوانین بینێرین بۆماڵەوە ئەو پێداویستانی کە پێویست بوو بۆ پاراستنی خۆتان و ئەوانە بەردەست بوو لایەوە بەڵێ هەموو ئەو پێداویستانە کە پێویست بەڕاستی بە سوپاسەوە حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێبەراتی گشتی تەندروستی هەولێر هەموو هەوڵێکیاندا و سەرکەوتوژ بوونەوە کە هەموو پێداویستەکان دابین بکەن بەڕاستی ئێستا دەبینم زۆر لە هەواڵەکان لە وڵاتانی ئەوروپا لە ئەمریکا لە زۆر شوێنی تر دەبینم ینی ئەو پێداویستانی کە لای ئێمە هەیە بەڕاستی کە بە ڕێژەی زۆر باش مەبەستم لە نەخۆشخانەکە ئەو نەخۆشخانانی کە تایبەتن بە چارەسەری کۆڕۆنا بە ڕێژەی زۆر زیاتر لەوێ هەیە یعنی ئەلوێ دەبینین پێداویستی تاویان نییە لەبەر ئەوەش ئەمە پلانێکی تۆکمە بۆ دابینکردنی پێداویستیەکان دووەم پابندبوونی بەشێکی زۆری هاوڵاتیان کە نەیان هێشت ژمارەکە زیاد بێت چکە لەوانەیە خوانە خواستە ئەگەر لە دەست دەرچوو باە پێداویستی هەموو دنیاش بەشی نەکردایە و بە دەلیلیش لە وڵاتانی بە تایبەتی ئیتالیا چەندین دکتۆر بەهۆی ئەم ڤایرۆسەوە جانیان لەدەستداوە بێگومان و لەبەر ئەوەی بەڕاستی حکوومەتی هەرێم دیار بوو دراسی
بارودۆخی تەندروستی یاخود ژێرخانی تەندروستی کردو لە باشووری کوردستان لێرە کە تا چەند توانای ئەوەی هەیە بەرەنگاری ئەو ڤایرۆسە بیتەوە هەر لەبەر ئەوش بڕێکارەکان زووتر دەست پێ کرا کە نەزاحەتی زۆری هینا چکۆکو خۆت باست کرد ئیتالیا کە لە سەر ئاسی وڵاتانی ئەوروپی دووەم بەهێزترین سیستەمی تەندروستی هەبوو کەسی بەداخۆ دەبینین ڕۆژانە دەگاتە نزیک 1000 کەس گیان لەدەستدەن لەبەرەوە خۆ پارێزیەکە باشترین ڕێگا چارەسەر بوو بۆ ئەوی بتوانین بەرەنگاری ئەو ڤایرۆسە ببینەوە. ئەگەر هاوکارانم یارمەتیم بن توشبوون و یان بڵێن تایملاینی مانگی چوار ئەمە بە مازەم مانگی چوارە بڵێ گەر تەماشای کێرڤەکان کەی دکتۆر هەڤاڵ ئێمە ئێستا تقریبان لێرەین وانیان لە 20 مانگین لەسەرەوە گەر کۆمنتێکت هەبێ ئەمە ڕێژەی توشبوونەکانە بە پێی ینی ئێوە بە تایبەتی لەو بارودۆخەیە حەزم لێ بزانی شعوری خۆتم پێ بڵێ لەو کاتێککە ڕێژەکە زۆر بەرز بەڵێ لە سەرتاوە ڕێکارەکان بەڕاستی زۆر باش بوون و ئەمە بەپێی ئەو داتانی کە لەبەردەست بوون تەسەوڕمان دەکرد بتوانین لە ماوەیەکی کەم بە تەواوی بارودۆخی کۆنتترۆل بکرێت بەڵام بەداخەوە بەهۆی پابند نەبوونی بەشێک لە هاوڵاتیان و ئەو دوو پرسەی کە لە شاری هەولێر ڕوویدا ئەگەر تەماشا بکەین کێرڤەکە بە شێوەیەکی زۆر خێرا کە لە ماوەی 3 تا 4 ڕۆژ نزیکەی 100 کەس تووشی ڤایرۆسەکە بنەبرەوە کێرڤەکە زۆر بە خێرایی بەرز بووە و پاش ئەوەی کە ڕێکارەکان تونتر کران لە پاش ئەو پرسەیە و چەند ڕێکاریشتری زۆر تون لەلایەن وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی گیراوبەر خۆشبەختانە جاریشتر کێرڤەکە ڕووی لە دابەزین بوو و ئێستا بە خۆشحاڵیەوە چەندین ڕۆژە نزیکەی 8 بزانام 9 ڕۆژ هیچ حالەتێکی کۆڕۆنای نوێ لە شاری هەولێر دەستنیشان نەکراوە کە بەڕاستی جێگەی دەستخۆش ئەگەر بەو شێوەیە هاوڵاتیان بەردەوام بن لە ڕووی ڕێکارەکانەوە دوور نییە لە ماوەیەکی کەم بتوانین ژیان نەک وەکو پێش کۆڕۆنا بەڵام بە شێوەیەکی تەدریجی و هەنگاو بە هەنگاو بتوانین بەرەو ئاسایی بوونەوە بڕۆن. ئەو ئێستا وەکو دەبین ئەم تایمڵانە ئێستا ئێمە بڵین لە بارە فلاتەکەین ینی هێشتا ڕووی نەکردوتە خوارەوە ئەو شۆژ ئاماژەم پێکرد ینی حەزمان لێ ئەگەر بەدەستیشمان بێ ئاها خواری کەین و بێتە بەرەو خوارەوە ئێستا ئەمە چه حاڵەتێکی پێ ئەوترێت لە ڕووی ئەم بارودۆخی کە کۆڕۆنای نوێ دروستی کردو ئەم کێرڤە فلاتە بە معنای کۆتایی دێیان هێشتا بەڵێ نەخێر لەبەرەوە جارێ هێشتا کێرڤەکە فلاتە بەڕاستی دەبێت زۆر بە وردی مامەڵە لەگەر بارودۆخەکە بکەین چکە هێشتان ئەو نەبوو کێرڤەکە بە تەواوی بێتە خوارەوە و دواتر کە بگاتە خاڵی 0 هیچ نەخۆش نەبێت لەبەر ئەوە بەڕاستی ئێستاش دەبێت زۆر حەزەر بین چکە خۆت دەزانی ڤایرۆسەکە لەناو کۆمەلگا بڵاو بووە یعنی هەندێک حالەت هەبوون کە زۆر دوور بوون لەو کەسانی کە بەرکەوتەی یەکەم بوون و ئەو کەسانە ئەگەر بەرکەوتیان هەبووتین هێشتا پێویستمان بەکاتە بۆی بزانین ئایا کەستر توش بۆیان نە لەبەر ئەوە ئەگەر تەماشای کێرڤەکە بکەین فلاتە لەبەر ئەوە دەبی زۆر بە حەزەر زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ بارودۆخەکە بکەین هەندێک جار لە ڕووی لەژێر زەختی ئیعلام یاخود چەند دەنجێک بڕیاری ئەو نەدەین کە بە یەکجاری ژیان ئاسایی بکرێت بەڵکو دەبێت هەنگاو بە هەنگاو بێت باشە تۆ خۆت ئەو نەخۆشانت بینیوە یعنی هەستە بە معانات و ئەگەر هەتەنانەت نیشانەشیان نەبوو بێ خۆی داخڵبوون لە ناو نەخۆشخانە شعورێکی زۆر ناخۆشە یەک لەو شعورانەیە کە لەوانەیە زۆر بۆمان تاقیمان کردێت و یان ئەو کەسانی تاقییان کردێت و ئانەزانن چەند ناخۆشە دوورکەوتنەوە لە خێزان لەلایەک دیار نەبوونی چارەنووست چکە تۆ ڤایرۆسێکی نوێ و تووشت بووە تۆ حاڵەتانت بینی قسەی تۆ چییە لەسەر ئەوەی کە ئەگەر هات و هەندێک لەو ڕێکارانە شل کرانەوە ینی هاوڵاتی چۆن خۆی ببێتە پارێزەری خۆی بۆی بتوانێت لە کاتێکە پیشەکەی خۆی بکە ئیشەکەی خۆی بکە داهاتەکە بۆ خۆی دابیم بکە بۆ خۆی ماڵ و مناڵی بەڵام ئاگاشی لە خۆی بێت بەڵێ خاڵێکی زۆر گرنگە و کە باس کرد کە هۆشیاری تاک زۆر گرنگە کە بە شێوەیەکی وا هەڵسوکەوت بکاتن کە خۆی ئەو ڤایرۆسەی هەیە بەرامبەرەکەی پارێزێت و بە هەمان شێوەش بەرامبەرەکەی ڤایرۆسەکە هەیە و خۆی بپارێزێت ڕاستی لەبەرەوە لەو کاتانی کە بە هەندێک بەمەرج هەندێک شوێن لە دوکان و لە بازارەکان کە دەکرێنەوە ئەو کەسانی کە لێو کار دەکەن و ئەو کەسانی کە سەردانیش دەکەن بەڕاستی دەبێت هەموو ئەو ڕێکارانی کە پێویستن بۆ خۆپارێزی لە ڕووی دانانی ماسک و دەستەوانە و لە ڕووی ئەوەی کە مەسافەی کەسێک بۆ کەسێکتر لایانی کە مەترەکونی بۆ 2 مەتر بێتن و پاکردنەوەی دەست بە شێوێشی بەردەوام بەڕاستی هەموو ڕێکارەکان دەبێت زۆر بە جوانی بەوردی بژرێتە بەر ئەگەر نا بەڕاستی مەترسی ئەوە دەبێت کە جارشتر ڤایرۆسەکە بڵاو بێت چکە خۆ دەزانی هەتا ئێستاش هەندێک سیفەتی ئەو ڤایرۆسە هەیە نازانی لەوانەیە لە چەند مانجی داهاتوو
خوانە خواست جارێک شتر بڵاوبنەوەیکی خێرا ڕووداتەوە یاخود ئەوانی کە چاگونێتەوە جارێک شتر ئەوەی کە بەپی ڕخراوی تەندروستی جیهانی سەتا چاردەیە نزیکەی لەوانێت توش ببنەوە لەوانی هۆکارەکەشی دیار نەبێت لەبەر ئەوە هەندێک لەبەر ئەوەی بەتەواوی سیفەتی ئەو ڤایرۆسی هەموو نازانی پێویستە زۆر بەوردی مامەڵە لەگەڵ هەموو ئەو ڕووداوانەکەی کە دێتە پێش ئەو دوو نەخۆشە ئەگەر ئیشەڵا لە 24 کاتژمێری داهاتوو نێگەتیڤ بوون نەخۆشخانەکەتان ڕادەگرن لە کار؟ بەڵێ ئەگەر هەردوو نێگەتیڤ بن ئیشاءالله ئێمە دەبین یەکەم نەخۆشخانە لە شاری هەولێر و لە باشووری کوردستان کە دەرگادا بخەین بۆی کە هیچ نەخۆشیی کۆرۆنامان نامینێ بە خۆشحاڵیەوە بەڵام ئەو تیمێک کە لێوێ دەبیتن نەک بۆ شێوەی کە ئێستا هەیە بەڵام بە شێوی بچووکراوە لە ئامادەباشی دەبین بۆ ئەو ئەگەر خوانە خواست هەر حالەتی شتر هەبێت کە لە کۆنتترۆل دەربچێت یان ژمارەکان زیادن وەکو ئێستا چۆن کار دەکەین بە هەمان شێوە لە خزمەتی هاوڵاتیان دابین و ئینشاءالله ڕوونادا هیوادارم ئەو تەلەفۆنێت قەت بۆ نێت و هیوادارم قەت ئەو قسەیە نەبێ و ڕۆژێکی تر لە یەکێک لە کاتەکانی ناو دەستگای کوردستان 24 بتوانین لەگەڵ تۆ و چەندین کەسانی تر کە ڕۆڵێکی بەرچاوتان هەبووە لە کۆنتترۆلکردنی ئەم ڤایرۆسەیە بتوانین مژدەی سەرکەوتنی کۆتایی ڕابگەێنین دکتۆر هەڤاڵ فارس سەرپەرشتیاری نەخۆشخانەی پێشمەرگە بۆ چارەسەرکردنی کۆڕۆنای نوێ زۆر سوپاس ماندوو نەبن زۆر سپاس بێبەش هەر سەرکەوتن سپاس. دەستشوشتن کارێکە ینی هیچ پەیوەندیەکی نییە بە هیچ جۆرە کاتێکەوە لە ژیان ڕاستە لەم پەتایە خاڵێکی زۆر زۆر گرنگ بوو کە دەستەکانمان بەردەوام خاوێن بێ بەڵام ئەمە پێویستە بێ بە نەریتێک هەموو مرۆڤایەتی گرنگی پێ بدە و نابێ لە بیر بکرێ و ئەبێ شێوازی دەستشوشتنەکەی هەمومان فێربین منداڵەکانیشمان فێرکەین بۆی کە لە کۆمەلگایە هەوڵ بدەین نەک ئەم ڤایرۆسە ئەگەر ئەم ڤایرۆسەش ڕۆیشت ئەگەر ئەم پەتایەش ڕۆیشت نەبینە هۆکاری بڵاوبوونەوە و دروستبوونەوەی هیچ جۆرە نەخۆشیەکی تر چکە نەخۆشیەکانی تریش هیچیان کەمتر نییە لە پەتای ڤایرۆسی کۆڕۆنا ڤایرۆسی کۆڕۆنا تەنها لەبەر ئەوەیە کە زانیاری نییە لەسەری لەبەر ئەوەی ڤایرۆسێکی نوێیە شێوازی خۆگونجاندن و گواستنەوەی نادیارە تا ئێستا و تا ئێستاش ڤاکسین و چارەسەری نییە بەڵام لە هەمووی گرنگتر هەر خۆپارێزی و هەر خۆپاراستن زۆر زۆر باشترە لە چارەسەرکردن لەبەر چی لەبەرەوەی ئێستا لە دنیادا لەبەرەوەی ئێستا ژمارەیەکی زۆر بەدەست ڤایرۆسەکەەوە هێشتا دەناڵێنن ژمارەیەکی توشببووی زۆر هەیە لە سەرتاپای جیهان کە ئامارەکانی ئەم شەومان کە ئێمە لە بەردەوام لە داتاکانی زانکۆی جۆنس هۆپکینسی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە بۆ ئێوەی خۆشەویست باز دەکەین ئێستا لە سەرتاپای جیهان 2,374,141 کەس پشتڕاست کراونەتەوە پشکنینیان بۆ کراوەکۆی دکتۆر هەڤاڵ باسی کرد کە ئەمانە پۆزەتیڤ بوون و بووینە ینی ئێستا کۆمەڵێکی لەمانە کە ئێستا پێتانەڵین چەندیان چاک بۆتەوە کێ لە هەمووان زیاتر ئێستا توشببووی هەیە لە وڵاتەکەی ئەمریکایە ئەمریکا دەڵێ 742,442 نەخۆشمان لەم ساتێکی ئێستا ئێمە قسەی تێدا دەکەین دەستنیشان کردووە کە ڤایرۆسی کۆڕۆنایان هەیە ئیسپانیا لە ڕیزبەندی دووەمە لە خۆی نزیک 200,000 دەبێتەوە ئیتالیا 178,972 کەس توشببووی ئەم ڤایرۆسن ئەم وڵاتانە ئەم ژمارانیان کە هەیە بێجان لە دەستدانێکی ژمارێکی زۆریان لێمردوون بۆیە ئەمانە باجەکەیان زۆر بە قورسی داوە یعنی ئێستا ئەم ڤایرۆسە لە 185 وڵاتە وجودی هەیە لە 185 وڵاتە قوربانی دەدا لەو 185 وڵاتەیە ئەگەر بە پەنجەکانی دەستێک بژمێردرێکە کۆنتترۆڵێکی وای پیشاندابێ کە خۆشببختانە ئێمە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش بۆ حاڵەتەکە ڕۆشتوین بەڵامەکو ئاماژەمان پێکرد چوینەتە پێشەوە ئەوان ئەو خاک و ئەو پانتاییەی ڤایرۆسی کۆڕۆنای نوێ لێیستان بووین بەشێکی زۆرمان لێ وەرگرتوێتەوە بەڵام نەگەشتونێتەوە ئەو خاڵی کە ئیتر بڵین ئەمە هەموو ئەو پانتایە بوو کە لێ وەرگرتنەوە بۆیە نابێ پاشەکشە بکەین پاشەکشە نەکردنەکەش چییە بە خۆپارێزیە ئەپێ خۆمان فێری خۆپارێزی بین کەس لەگەڵ ینی هەموو کەس پێی خۆشە ئێستا بچێتەوە سەر کارەکەی پێویستە بچێتەوە سەر کارەکەی ئیش و کارەکەی خۆی داهاتەکەی بەڵام دەبێت لەسەر بنەما بێ لەسەر ڕێنمایی بێ
ڕێکاری بێت چونکە ئێمە زۆرمان تحمل کرد زۆرمان چەشت زۆر کەمی ماوە ئەتوانین ئەم ماوە کەمەش بە خۆپارێزیەکی تایبەتەوە بتوانین تێی بپەڕێنین. ئەوەی کە لە نەخشەکە دیارە وەکو ئاماژەشمان پێکرد لە سەرەتاوە پاشتریش درێژەی هەواڵەکە باز دەکەین کە لە ئەوروپا خەریکە ژمارەی توشبوون کەم دەبێتەوە. خەریکە ڤایرەسەکە دەتوانین بڵین بە شێوەیەک لە شێوەکان لە ئەوروپا لە ئەنجامی ئەو ڕێکارانی کە ئێستا لەوێ جێبەجێ دەکەن هەر لە ڕاگررتنی هاتوچووە بێ لە نهێشتنی دەوام و دانیشتنی خەڵکەکە لە ماڵۆ خەریکە ڤایرەسەکە ئیتر مەجالێکی وای بۆ نامێنێ بە تەواوەتی بڵاوێتەوە بۆ یەکو دەبینین تۆزێک بازنەکانیان گۆڕانکاری یان ئەگەر بڵین زۆر زۆر زیادی نەکردووە هەیە حاڵەت هەیە ئێستاش هەیە لە وڵاتانە بەردەوام ژمارەی توشبوونی نوێیان هەیە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەلای ئێمە زۆر زۆر گرنگە یعنی مەسەلەن دەبینین کۆماری ئیسلامی ئێران و تورکیا ژمارەیەکی زۆر زۆریان هەیە. تورکیا یەک لە وڵاتانەیە کە ئێستا لە ڕیزبەندەکەی هاتوۆتە پێشەوە بەمێ پێم وابێ لە پلەی حوتەمە لە پاش تەنانەت ژمارەی توشبوانی خەریکە لە چین ئەگەر زیاتریش نەبێ. لە کۆماری ئیسلامی ئێران هێشتا کە چەندین جار باز لەوەش دەکرێت کەسانی پسپۆر تەنانەت کەسانێک کە لە ناو خودی پەرلەمانی ئەو وڵاتە پێیان وایە ئەو ژمارانی کە لە ئێران بەس ژمارەی ئەو کەسانن کە حکوومەت تێستی بۆ کردن ژنا خەڵکێکی زۆر هەیە تێستیان بۆ نەکراوە بۆیە چەندین جار لەو ژمارە زیاترە. ئەمڕۆ لە ئیمارات توشبوون هەبووە کەواتە ئێمە لە شوێنێک داین تەنانەت لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووریش توشبوون هەبوو ئێمە لە شوێنێک داین هێشتا ڤایرەسەکە ئەکتیڤە لە دەوروبەرمان. ئەگەر ئێمە تەواو خۆشمان پارێزین ئەبێ کولی کەسێک هەموو تاکێکی ئەم وڵاتە خۆی بە پارێزەری سنوورەکانی بزانێت کەسێکی بینی کە لە سنوورێکەوە بەبێ پشکنین و بە شێوەی قاچاق هاتوو دەبێت ئەو پێش هەموو کەسێ ڕابکاتە لای دەستگا ئەمنیەکان بڵێ کاکە وەرن فڵان کەسەوە چونکە ئەمە بۆ پاراستنی کۆمەڵگاکەمانەوە بۆ پاراستنی گیانی هەمومانە. ژمارە ئەوانی کە تا ئێستا کۆڕۆنای نوێ ژیانی لێستاندونەتەوە بردونێتی لەم جیهانەی دوورخستونەتەوە 163372 کەسە ئەمانە زۆربیان لە ئیتالیان کە نزیکەی 24,000 کەسە لە ئیسپانیا 20,000 و نزیکەی 20,500 کەس بەم ڤایرەسە مردون کەواتە با ئێمە بزانین بە سیستمی تەندروستی یان زانستی پزیشکیش لە جیهاندا با بڵێ بەڵێ ڤایرەسێکی نوێمان لێ پەیدا بوو خەڵکانێکی زۆری لێبردین زۆر زیانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی لێداین بەڵام ئەما بێ بەوانەیەکیش بۆ مرۆڤایەتی کە ئەبێ زانستی پزیشکی زانستی تەندروستی هاوشانی لایەنەکانی تری ژیان کە تووشی ئەوە بوون ینی جۆرێک لە خۆشحاڵی و خۆشگیانی ئەبێ گرنگی بە زانستی پزیشکی بدرێتەوە دووبارە مڕاجعەیەکی خۆمان بکەینەوە. ژمارەی ئەوانی کە تا ئێستا لە جیهاندا چاک بوونەتەوە تقریباً 611,159 کەسن خۆشبەختانە ئەم ژمارەیەش خەریکە زیادەکە چونکە ماوەیەکی دەتوانین بڵین لە ماوەی مانجی ڕابردوودا ئەم ژمارە زۆر بە هێواشی زیادی دەکرد بە بەراورد لەگەڵ ئەو ژمارانی کە توش دەبوون. ئەڵمانیا یەکەمی ڕیزبەندی لە چاکبوونەوەدا کە نزیکەی 9,000 کەس لەوێ چاک بوونەتەوە لە چاینا 77,690 کەس چابوونەتەوە لە ئیسپانیاش ڕێژەی چاکبوونەوە هەیە. ئەمریکا دەڵێ تا ئێستا لە وڵاتە 3,723,634 پشکنینمان کردووە بەڵام ئەمریکا ڕاستە لە ئەگەر بە ژماری دانیشتوانی پێوەریکەی هەموو جارە باز دەکەین لە ڕووی پشکنینەوە وڵاتێک کە لە پێش زۆربەی وڵاتانەوە بە جیاوازێکی زۆر ئەوش ئەڵمانیا ژمارەیەکی زۆری پشکنین دەکات کە ڕۆژانە لەوانەیە خۆی لە نزیکی 300,000 پشکنین بدا کە ئەمەش وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانیش دەڵێ تاکە ڕێگایە بۆ ئەوی زیاتر بتوانین کۆنتترۆڵی ڤایرەسەکە بکەین. با بچینە لای گۆشت و خواردن و ئەو شتانی کە زۆر بەمان بەڵام بێگومانە بێ گۆشت بە ڕێژەی بە تایبەتی گۆشتی سوور گۆشتی حیوان کەمتر بخۆین بۆی کاریگەری لەسەر تەندروستیمان نەبێ و بەرەبەرە نزیک لە ڕەمەزانی ژەبینەوە بێگومان بیر لە خواردنی خۆش زیاتر نەهێر چەندە ئەو ماوەی کە زۆربەی هاوڵاتیان لە ماڵەکانیان بوون وابزام ئامادە باشیەکیان بۆ فێربوونی خۆراک و خواردنی بەربانی ڕەمەزانیش کردووە تەنانەت پیاوەکانیش لە ماڵەوە بەشێک لە خواردن دروستکردن فێربوون بۆیە ئەمڕۆ هاوکارانم چوونەتە گۆشتگەی هەولێر لە گۆشتگەی هەولێر
بەو پەڕی پابند بوون بە ڕێنمایەکانی تەندروستی تایبەت بە خۆپاراستن لە ڤایرەسی کۆرۆنا ڕۆژانە ئاژەڵەکان سەر دەبڕدرێن و ڕەوانەی بازاڕەکان دەگرێن. ئاژەڵەکان پشکنینیان بۆ دەکرێت و کارمەندانیش بە دەستکێش و تەمامک و پاک و خاوێنی تەواو پابەندی ڕێنماییە تەندروستیەکانە. ئەو سیارانەی کە لە دەرەوە دێنە ژوورێ دەبی بە مادەکانی ڤێرکۆن ئێس بە تەواوی ئۆتۆمبیلەکە جابارکردنی گۆشت بیان ئۆتۆمبیلی کارمەندان و قەسابەکان بێ دەبێت بە تەواوی تاقیم بکرێن اینجا ڕێگە پێدرێ بێتە ژوورێ سەبارەت بە پشکنینەکان پشکنینی پێش سەربڕینی دوای سەربڕین سەرتر کراوەتەوە کە پێشووتری شەر دەکرا بەڕاستی لە مەسلەی خاوێنکردنەوە و تاقیمکردن بە بەراورد بە پێشووتر لەسەر ڕاستپاردەی بە ڕێزەناوی پارێزگاری هەولێرش کە خۆی سەردانی کردین زۆر بە بەراورد بە پێشووتر تونتر کراوەتەوە تونند و تۆڵتر کراوەتەوە بۆ هیچ قەسابێک نییە بەبێ ماسک و ببێت دەستچێش بتوانانی داخلی هۆڵەکانی سەربڕین ببێت. دەبێ عیلاج بکرێن ئەس دەسەر بڕێن دەبێ بگەڕێتەوە. پاش پشکنینی دکتۆرەکان کە تەسمیلی مەدەکرێ ڕۆژانە 200 ئاژەڵ سەردەبڕێ ئێمەش بە پاک و خاوێنی و دلمزی تەسمیلی قەسابەکان دەکەینەوەی بازاڕی. پشکنین بۆ هەموو ئەو ئاژەڵانە دەکەین کە دێتە ناو کوشتارگەی هاوچەرخی هەولێر. پشکنینێکمانەیە پێش سەربڕین، پشکنینێکمانەیە دوای سەربڕین. هەر ئاژەڵێک کە بزانی نیشانەیەشی نەخۆشی یان شیاو نەبێ بۆ تەندروستی گشتی ئێمە ڕەفزی دەکەینەوە و پاشەوەی کە دڵنیا بووین کە ئەو گۆشتە شیاوە بۆ خواردن بۆ هاوڵاتیان مۆری کوشتارکەی لێ دەدەین و بە شێوەیەکی ڕێکپێک ڕەوانەی دەرەوەی دەکەین. داوا لە هاوڵاتیان دەکەین کەوا گۆشتەکە بە شێوەیەکی جوان چ لە ماڵەوە بیشۆن پاچکەنەوە و لەگەڵ ئەوە بە شێوەیەکی جوان بکڵێندرێت بۆ ئەوەی تەندروست بێت بۆ هەموو لایەک. کەسێک ئەگەر برسی بێ ڕێ بکەوێتە گۆشتگەکان حاڵی باش نابێت. ئێمە دەمانەوێت لەسەر کاریگەری کۆڤید-19 نەخۆشی کۆڤید-19 و ڤایرەسەکەی کە بۆتە هۆی توشبوونمان یان کە بڵێ مرۆڤایەتی بەدەست ئەم ڤایرەسەوە دەناڵێنێ بابزانین ئەم ڕێکاران ئیزافیانەی کە لە گۆشتگەکان و لە ئامادەکردنی خۆراک و لەو گۆشتەی کە ڕۆژانە هاوڵاتیان بەکاری دەهێن چ مریشک بێت چ گۆشتی حیوان بێت چ ماسی بێ و هەروەها ئەو کەسانەی کە ئاژەڵ بەخێو دەکەن چکە ئێمە چەندین جار جۆمان لێ بووە کە هەندێک ئاژەڵ هەیە تووشی ڤایرەسەکە نابن هەندێکیان توش دەبن هەندێکیان دەبنە هۆکاری گواستنەوە بۆی زیاتر زانیاری لەسەر خۆراک و بە تایبەتی خۆراکی ئاژەڵی بەرەبوومی ئاژەڵی و لەگەڵ ئاژەڵەکان میوانداری کەسێکەکەین کە بڕوای وایە چەندین ساڵە دەیناسم کە بڕوای وایە تەندروستی مرۆڤەکان لەگەڵ تەندروستی ئاژەڵ و گیانلەبەران لە سەرتاپای جیهاندا لەسەر یەک کۆنسێپتە لەسەر یەک بنەمایە ئەویش دکتۆر موحسین ئەحمەدە پزیشکی ڤێرترنەری. دکتۆر گیان ئێوارە باش One Health Concept وانە؟ بەڵێ بەڵێ ئێوارە باش کاک دکتۆر سڵاوم بۆ بینەرانی عزیز. دکتۆر موحسین چ ئاژەڵێک یان بڵێن چ جۆرە گیانلەبەرێک معڕەزە کە تووشی نەخۆشی کۆڤید-19 بێ؟ بەڵێ
کاک دکتۆر زۆر سپاس و مانونەبوونە لە یەکەم کە بەڕاستی ئەم ماوەیە ئەو کاتەی زۆربەمان لە ماڵەوە کەرەنتین بووین بەڕێزت لە ڕێی ئەم بەرنامە جوانەوە زانیاری دەبەخشیەوە بۆ هەموو کورد زمانان لە سەر تاسەری جیهان. پێم وایە هەر لە بەرنمەکەی ئەمڕۆ جەنابەت باست کرد کە لە جیهانە زیاتر لە 2 ملیۆن کەس لە مرۆڤ یعنی تووشی کۆڤید-19 بوون. بەس تا ئەم دقەیە تەنیا 5 ئاژاڵ تووشی ئەم ڤایرۆسە بوون، یعنی ئەم ڤایرۆسی کە خەڵک لێ ترسێ باسی ڤایرۆسی تر ناکەین کە ئەویش 2 ئاژەڵی سەگن لە هۆنگ کۆنگ و پشیلەیەکە لە بەلجیکا لەگەڵ پشیلەیەکی تر هەر لە هۆنگ کۆنگ پڵنگێکیشە لە نیویۆرک لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا. لەم 5 ئاژەڵا یەکێکیان کە یەکێک لە سەگەکان لە ڕێگەی خاوەنەکەیەوە توش بووە کە ڤایرۆسی کۆڤید-19 هەبووە. بە هەمان شێوە پڵنگەکەی نیویۆرکیش گومانەکرێت کە کەسێک سەردانی کرد بێت تووشی کردبێ. ئەگینا سیانەکەی تر زاناکان هەوڵیان ناوە بزانن ئایا تووشە بنیانە هاتوون بڕێکی زۆر لە ڤایرۆسی کۆڤید-19یان کردووە بە دەموچاو بە ڕوخساریانە و دەرەنجامی ئەمە زاناکان بۆیان دەرکەوتووە کە پشیلە تووشی کۆڤید-19 ئەبێت ئەگەر تۆ بتەوێت لە تاقیگات تووشیکەی سەگ بە ڕێژەیەکی کەمتر و مریشک و مراوی و بەراست توش نابن بەم ڤایرۆسە باسی ئەم ڤایرۆسە ئەکەین. هەروەها ئەسپ و مەڕ و بزن و وڵاخە بەرزەش سەلمێنراوە کە ڕاستە ڤایرۆسەکە توانێت لە ناو خوری و لە ناو تووک و لە ناو ئەوانەیە بمێنێتەوە بەڵام سیەکانیان یعنی کۆئەندامی هەناسەی ئاژەڵەکە توش نابێت. زۆر باشە دکتۆر دەربارەی سەگ و پشیلەکە بۆەوەی بەڵێ بەردەوام بە بڵێ دەربارەی ئەو سەگ و پشیلەی کە توش بوون بۆی کە بینە ڕوون بێت ئەمە بەڵگە نییە بۆ ئەوەی کە هەموو سەگ و پشیلەیەک تووشە بێت، چونکە ئەم توشکردانە توشکردنی زانستی و دەستکرد بوون، توشکردنێک نەبووە کە بڵێن کلیبێتە کلینیکێکی ڤێتەرنەری و بڵێن کۆڤید-19 هەیە و پاشان ئەو ژمارانی کە توێژینەوەکەی لەسەرکراوە کەمن بۆ نمونە 2 سەگ یا 2 پشیلە نابێتە بەڵگەی ئەوەی کە ئێمە بترسین. بە شێوەیەکی گشتی باز لەوە ئەکرێت کە تا ئەم دقەیە ئاژاڵ مەترسی نییە بۆ گواستنەوەی کۆڤید-19 بۆ مرۆڤ و ئەو کێشەی کە لە جیهانە دروست بوو بەداخەوە ئەوەیە کە لە مرۆڤەوە یە بۆ مرۆڤ. دکتۆر محسین باز لە شەمشەمکوێرە دەکرێت و وەختی خۆشی کە ئێمە مناڵ بووین جاروبار ینی حەسمان پێکرد هەیە. ئێستا ئەم شەمشەمەکوێرانی کە ئەگەر هەبێت لە کوردستان تەسەورەکەی ئەوانەش هەر سەرچاوە بن بۆی خوانە خواستە مستەقبەل ببێتە هۆی ئەوەی کە ئەگەر ئەم ڤایرۆسەش نەبێ ڤایرۆسێکی تر بڵاو بکەنەوە. بەڵێ دیارە شەمشەمەکوێرە بە شێوەیەکی گشتی ئەگەر پۆلێنی بکەین 3 جۆری هەیە. شەمشەمەکوێرەیەکیان هەیە میوە ئەخوات واتە ڕۆخۆرە، جۆرە شەمشەمەکوێرەیەکی تر هەیە مێرو ئەخوات، مێرو حەشەرات ئەخوات، جۆرێکی تریان هەیە خوێن ئەخوات، ینی خۆی ئەنووسێنە بە مانگایەکەوە خوێنەکەی ئەمژێ خۆی ئەنووسێنە بە ئەسپێکەوە تەنانەت بە مرۆڤیشەوە. ئەو جۆرە لە شەمشەمەکوێرە کە خوێنخۆرە زۆرترین مەترسی هەیە بۆەوەی کە بێتە هۆی دروستکردنی پەتاو نەخۆشی کە خۆشبەختانە لە کوردستانە بوونی نییە، چکە سروشتی ژیانی تایبەت نییە بە هەرێمی کوردستان. دەربارەی ئەو جۆرانی تر کە مێروخۆر و میوەخۆرن بەڵێ بێگومان ڕاستە ئەو مەترسیانە بە ڕادەی شەمشەمە کوێرە مەترسیدارەکە کە خوێنخۆرە، بەڵام ئەتوانم بڵم بەداخەوە ئەوانیش هەڵگیری کۆمەڵێک مشەخۆر و ڤایرەس و بەکتریای مەترسیدارن کە ئەگەر کۆڤید-19 نەبێت کە ڕەنگە لێرە دەرفەت نەبێ باسییانکەین بەداخەوە بەڵێ توانم بڵێم سەرچاوی هەڕەشان ئەبێ مرۆڤ خوانی لێ پارێزێ. زۆر باشە دەست خۆش. دکتۆر محسین بابینە سەر خواردنەکان، ینی ئەم ئاژەڵانە کە ئەبن بە خواردن. ئێستا ئەو پاکیجەی یان ئەو دیمەنانی لە گۆشتگەی هەولێر بینیت کە ئەڵێ ڕێکارەکانمان تونتر کردووە. گۆشت وەکو خۆی کە ئەمادەم ئاژەڵەکە تووشی نابێ، ئەم گۆشتە بەکارهێنانی لەم سەردەمەیە و بۆ دوای کۆڕۆناش ئەبێت چۆن بێت؟ بەڵێ من پێم خۆشە ینی تێبینیەکی زانستی بم لەسەر ئەو بابەتە بۆی لای بینەری ئازیزیش ڕوون بێت.
ئەو کێشە گەورەی کە کۆڤید-19 لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا دروستی کرد خۆشببختانە نەیتوانی لە هەرێمی کوردستان دروستی بکە. ئەمە خاڵی نهێنی بابەتەکەی. ئەو راپۆرتەی بەڕێستان ئامادەتان کرد قۆناغی یەکەمی ئیشەکەیە کە چۆن با بڵێن گۆشتێکی تەندروست بگاتە دەست کڕیارێک. ئەوەی کە جێی مەترسی بوو لە کۆڤید-19 بۆ بابەتی گۆشت ئەوە بوو کە دووبارە گۆشتەکە پیس ببێتەوە. بۆ نمونە ئەو کەسەی گۆشت دەفرۆشە کۆڤید-19 هەبێ خوا نەخواسە خۆ لە وڵاتانی جیهان وەکو هەرێمی کوردستان نەبوو ئەوەی کە کۆڤید-19 هەبێ حکوومەت پەیزانی بێ و بربێتیە کەرەنتین و یا لە نەخۆشخانە جێگیری کردبێ بەڵکو وەکو ئەبینن لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندن هەموو کەس گومانی لە خۆی هەیە لەو وڵاتانی کە بە کاریگەری زۆری لەسەر بەجێشتووە کە کۆڤید-19 هەبێ بۆیە گومانە کرێکە ئەم بابەتە خواردەمەنیانە بە تایبەتی گۆشت کە وەک چۆن کۆڤید-19 ڤایرەسەکەی لەسەر ستیل و لەسەر قوماش و لەسەر تەختە زۆر ئەمێنێتەوە لەسەر گۆشتیش ئەمێنێتەوە دوای ئەوەی کە لە گۆشتگەیەکی تەندروستیش دەرەچێت بۆی هەبوو پیس ببێت ئیتر ئایا کرێکارێکە ئایا کەسێکە ئایا گۆشتفرۆشێکە بۆیە ڕێکخراوی تەندروستی جیهانی داوایە کرد کە تکا ئەکەین ناڵێ گۆشت مەخۆن ناڵێ بەکاری مەهێنن بەڵام ئەڵێ جوان بیکوڵێنن پاکتەمیز بن لە کاتی مامەڵەکردن لەگەڵی لە کاتێکە کە ئەی کڕن کە ئەیهێن نەماڵەوە دەسی لێیان ئەمەوەکو باسم کرد بۆ ئەو وڵاتانە بوو کە ڤایرۆسەکە چوبووە ناو کۆڵان و بازار و مارکێت و خەڵکێکی زۆری لێ توش کرده بوون کە ئەو شتە لە هەرێمی کوردستان خۆشببختانە ڕووی نەیە. زۆر باشە بینە سەر بابەتە شیرەمەنیەکانیش بەس ببوورە پێم بڕیت من جاری پێشوش ئەم پرسیارم کردووە لە پزیشکێکی تری بەڕێزی ڤێرترنەری بەڵام ئیتر بەهارە و خەڵکیش حەزی لە خواردنە و ڕەمەزانیش وە لە ڕێیە و خەڵکێکی خۆشمان هەیە ینی ڕاستە لە ڕووی تەندروستی و ئەگەر هەموو ڕۆژێبی خۆی کەباب خراپە بەڵام جارجارە شیشێک دوان مەجاالیتیا لە ڕووی تەندروستیەوە ئەگەر کەبابێک ئەگەر گۆشتێک تەنانەت خوانەخواستە نەک هەر لەبەر کۆڤید-19 بە برژاننی کەبابەکە ڤایرەس و بەکتریاکان ئەمرن لەسەری دکتۆر محسین. بەڵێ بەڕاستی پرسیارەکە زۆر باڵێن پرسیارێکی گشتگیرە وەڵامەکەشیم پێ خۆشە ڕوونی کەمەوە ئەو شتانی کە ئێمە پێڵێن میکرۆب یا بەکتریایە یا کەڕووە یا ڤایرۆسە یا سەرەتایەکانە و بەڵێ گونجە لە گۆشتا هەبێ لەسەر ڕووی گۆشت ئایا دوای ئەوەی کە تەندروستیش بۆ پیس بوو بە یا بە هەر ڕێگەیەک خوا نەخواستە ئاژەڵەکە نەخۆش و بێت لە شوێنێکی نایاسایی سەر بڕابێ بە هەر حاڵ گەرمی ئەتوانێت ئەو زۆربەی زۆری ئەو میکرۆبانە تێک بشکێنێ لە ناوی بەرێ بەڵام کە بۆ نمونە بەکتریایەک ئەکوژێ ئەی چی لێت خۆ ژەهرەکەی ئەڕژێتە ناو ینی دوای ئەوەی کە تۆ بەکتریایەکە کوژی ژەهرەکەی خۆ لە ناو ناچێ پاشان من نامێ ئەم خواردنانە لە بەرچاوی بینەر بخەم بەڵام ڕەنگە ئەو گەرمیە پێویستە نەگاتە هەموو بەشە جیاوازەکانی ئەو پێکاتە خۆراکیە بۆ نمونە خواردنێکی بەچێژی وەکو کەباب ڕەنگە دیوی دەرەوەی ڕووی دەرەوەی سوتا بێ بەڵام ڕووی ناوەوەی هێشتا کاڵ بێت ئەمەش سروشتی خواردنەکە وایە کە گەرمێکە بەر دیوی دەرەوەیەکەوێ کاتە ئەگونجێت خوا نەخواسە ئەم بابەتانە ئەگەر تەندروستی ینی ئەگەر وەستایەکی باش نەوعەتی شیشەکەی باش گەرم بوو بێ و دیوی ژوورۆژ پلەی گەرمیەکەی بەرزکاتەوە من واستە بۆ خۆمەکەم ئەمەوێ ئەگەر دەمێکە کەبابەکەم نەخواردووە ئەمێ واستە بۆ خۆمکەم دکتۆر محسین ئەمێ قسەیەکی خۆشمان بۆ بکەی بڵێ ئەتیادیە شیشەکە با بخۆن. بەڵێ کاک دکتۆریا من حەزەکەم مادام ینی بابەتەکە وای لێ هات باوەڕە هەبێ ینی کەبابچی وا هەیە ئەڵێ من بەس کەبابەکەی خۆمە خۆم ینی ڕەنگە کەبابچی هەبێ کەبابەکەی خۆشی نەخوا لەبەرەوە کەباب بابەتێکی زۆر هەستیارە بابەتی قیمە و پیسبوونی و چی ئەکرێ بە قیمە ینی ئەو بەڕێزانەی کە ئەو کارە ئەکەن ئەمانەتێکی زۆر گەورەیان لەسەر شانە کە چ شتێ پێشکەشی کڕیارەکانەکەن ینی بەڕێزی وا هەبووە کە ئەو پیشەی هێڵێ من بەس کە بابەکەی خۆمە خۆم چکە ئەزانم کە ئەمە چۆن دروستەکرێەوە ڕەنگە لە شوێنی تر چۆن بێ وەکو وتیشم ڕەنگە هەش بێ کە بابەکەی خۆشی نەخوا حەزکە خۆی حەز نەکبی خوا لەبەرەوە کەباب وەکو کەباب هەیە تەندروستە
هەشە ناتەندروستە وەکو زۆربەی شتەکانی تر. گلەیمان نییە لە وەکو زۆربەی شتەکانی تر کە لەوانەیە خواردنێکی زۆر ئاسایش بێ گەر هاتوو بە پاک و خاوێنی و بە تەندروستی ئامادە نەکرابێ بێگومان ناتەندروستە. بێگومان لەبەرەوە ئەگەر بۆ بەڕێست و هەموو بینەرانی خۆشەویست لە ئێستا کە چەند ڕۆژێکی ماوە بۆ ڕەمەزان و لە کاتی ڕەمەزانیشە ئەگەر پاک و خاوێن و تەندروست بێ ئیشەڵا نۆشی جانیان بێ لەگەڵ ئێوەشە. دواپرسیارم لەسەر ماست و شیرەمەنیەکانە دکتۆر محسین لە فترەی بەهارە خەڵکێک هەبوو باسی کۆمەڵێ نەخۆشی تیفۆید و بازێ نەخۆشی گرانەتا و ئەوانە دەکرا کە لەگەڵ ئەویان بە ترسەوە مامەڵە لەگەڵ ئەم بابەتانە دەکرا. چۆن هەڵبژاردننی ماست و شیرەمەنیەکان دەکرێت کەسێک بیناسێتەوە کامیان پاکوتەمی زە و تووشی ئەو کێشەی ناکە یان ئەمەش وەکو مۆزۆعی کەبابەکە ئەبێ وەستاکە بناسی ئینجا ماستەکەی لێ بکڕێت. بەڵێ بەداخەوە هاوڵاتی بەڕێز ئەو توانە زانستیی نییە کە بزانێ ئایا ماستێک بەڕاست ماستی کوردیە بەڕاست لە ئاژەڵی گوندێکی کوردستان و هاتووە یان شیری وشکە و لەگەڵ زەیت و چەوریا تێکەڵەکرێت لە ژێرزەمینێکا لە شوێنێکی نایاساییە و ئەکرێتە دەفرێکی شێوە کوردەواریانە و بە ناوی ماستی لادێوە ئەفرۆشتێ. هاوڵاتی بەڕێز ئەو توانایی نییە بەڕاستی و دەستگا پەیوەندیدارەکانیش کەم تەرخەم نەبوون قسۆریان نەکردو ئەبینین کە چەند تەن ماز لە ناو براوە ینی چەم ئەم ڕۆژانی ڕابردوو لە شاری سلێمانی 3 تەن ماس 3 تەن ئاین لەم جۆرە لە ناو براوە لەلایەن لیژنە تایبەتەکانی قایم قامیەت و لە شارەکانی کەی کوردستانیش بە هەمان شێوە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی کەین بەرهەمی خۆماڵی لە وڵاتی کوردستان لە وڵاتی کوردەواری زۆر زۆر باشترە لەو بەرهەمە هاوردانەی کە ئەهێندرێت چکە سروشتی کوردستان دەوڵەمەنە بە گژوگای بەهێز کە کۆمەڵێک پۆلیفینۆڵ و مادەی پزیشکی تایە کە و ئاژەڵە ئەی خوات ئەچێتە پێکاتەکەیەوە لە جاتی ئەوەی کە مادەی پارێزەر بێەوە کۆ بەرهەمانەیەت ئەم مادە بە سووتانە ئەسنا ناو شیری بەرهەمی کوردەواری و پێشم خۆشە بێڵێم لە هەرێمی کوردستان لە زۆربەی پارێزگاکان کارگەی ڕسمی هەیە کە ئاژەڵی زینووی هەیە و شیری خۆماڵی هەیە کە ئەم کارگانە مۆڵەت پێدراون لەلایەنی تەندروستی و ڤێتەرنەری بەرهەمەکانیان لە بازاڕە ئەبیندرێ هاوڵاتیان نەتوانن و ئەرکی نیشتیمانیشان و مافی خۆشیانە هەم بەرهەمێکی تەندروست بێ هەم دووریش بن لە نەخۆشی ئەم بەرهەمە خۆماڵیانە هەڵبژێرن. دکتۆر محسین ئەحمەد پزیشکی پسپۆڕی ڤێتەرنەری زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانت دەستەکانە خۆش بێ. سپاس بۆ بەڕێزیشت کاکتۆر. چین لە هۆکاری سەرهەڵدان و بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ دەکۆڵێتەوە. توشبووانی 5 مانگی هێناوە لەگەڵ هی ئێستا بەراوردیان دەکات. زانایانی وڵاتی چین لە شاری ووهان لە توێژینەوەیەکی زانستی هەوڵی دۆزینەوەی هۆکاری سەرهەڵدان و بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ دەدەن. بۆ ئەم مەبەستەش چوونەتەوە سەر 7 یەکەمین توشبووی ئەم ڤایرەسە لە وڵاتە. توێژینەوە لەبارەی تەندروستی توشبووەکان دەکەن و چارەسەرەکەشی بە هەمان شێوە توێژینەوەی لەسەر دەکەن بۆ بە ئامانجی ئەوەی بتوانن پێکوتەیەکی یان زانیاری نوێ لەبارەی ڤایرەسەکە وەربگرن. زاناکان تەواوی دۆکیومنتی ئەو حەوت توشبوویان هەڵداوەتەوە و کەیسەکەیان لەگەڵ نیشانەکانی توشبووەکانی ئەمڕۆیان بەراورد کردووە بۆیە دەرکەوتووە کە هەمان نیشانیان هەیە و هەمان دۆکیومنتە لەگەڵ توشبوویەک کە ئەمڕۆ تۆمارکراوە. دەخوا بە زیابێ بارودۆخەکە لە هەرێمی کوردستان بەرەو باشیە ئەوەندەی ماوە پێویستمان بە پابندی زیاترە دەستەکانمان بشۆین هێشتا قەرەباڵغی زۆر نەکەین و تا پێشمان بکرێت لە ماڵەکانمان بمێنینەوە. هەموو لایەکتان هەر تەندروست.